دوای پێشنیازەکانی بارزانی بۆ چارەسەری کێشەکانی هەرێم، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر لە شاری هەولێر کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا نێچیروان بارزانی سەرۆکاتی شاندی پارتی و کۆسڕەت ڕەسوڵیش سەرۆکاتی شاندی یەکێتی کرد. دوای کۆبوونەوەکە مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی ڕاگەیەنراوێکی ئاوبەشیان بڵاو کردەوە و ڕایانگەیاند گفتوگۆیان کردووە لەسەر دانانی ڕێوشوێنی گونجاو بۆ چارەسەری کێشە بنەڕەتەکانی هەرێم لە پێش هەمویانەوە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. جەختیشیان کردوێتەوە لەسەر بەردەوامبوونی کۆبوونەوەکانی هەردوولا بۆ ئەوەی بەزوویی بگەنە ڕێکەوتنێک بۆ چارەسەری کۆی کێشەکان. سەبارەت بە قەیرانی دارایی ئاماژەبەوە کراوە کە هەردوولا پاڵپشت و هاوکار دەبن بۆ حکوومەتی هەرێم و دەستگا پەیوەندیدارەکان لە دۆزینەوەی ڕێگای چارەسەرکردن و ئەنجامدانی چاکسازی لەو بوارانەی پێویستن. لە بەشێکی تری ڕاگەیەندراوە بەشەکەی پارتی و یەکێتی باز لە دانانی کۆمیتێکی ئاوبەش کراوە کە نوێنەرایەتی لایەنە سیاسیەکان و پێک کاتەنەتەوەیەکان لە خۆ بگرێت بە مەبەستی گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراق و هەر لایەنێکی پەیوەندیدار بۆ یەکلایکردنەوەی پرسی ناوچەکانی مادەی 140 لایەندەیەکی دیاریکراودا ئینجا ریفراندۆم و سربەخۆی کوردستان. لەبارەی پەیوەندیەکانی نێوانیشیانەوە پارتی و یەکێتی دەڵێن گفتوگۆیان کردووە کە پەیوەندیەکانیان لە ئاست گۆڕانکاریە خێرا و زۆرەکانی ئەم قۆناغەدا بێ و لە بەرژەوەندی گەلی کوردستاندا بێت، بە تایبەتی لە بواری حکومڕانی و پەیوەندیە کوردستانیەکان و پەیوەندی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵ و وڵاتانی ناوچەکە و جیهاندا. هەروەها لە خاڵێکی تری ڕاگەیەنراوەکەدا هاتووە پارتی و یەکێتی هەوڵ دەدەن بۆ چارەسەری کێشە و گرفتی هێزە سیاسیەکانی پارچەکانی دیکەی کوردستان و ڕێزگرتن لە سەروەری یاسا و دەستوەرنەدان لە کاروباری یەکتر. کۆبوونەوەکەی پارتی و یەکێتی دوایەوە دێت کە ڕۆژی دووشەممە مەکتەبی سیاسی پارتی کۆبۆ و چاوتوێی دەستپێکردنەوەی سەردانەکانی شاندی پارتی کرد بۆ لای لایەنەکان کە بڕیارە پارتی سەردانەکانی دەست پێ بکاتەوە و لە سەرەتاشدا لەگەڵ یەکێتیدا کۆبوویەوە.